بەداخەوە ئەڵێن لە یەکێک لە شارەکانی کوردستان لە پارێزگاکان عایلێک دەچن عارەق خۆنەوە هەر بە عایلەی چونکە لە هەندێک شوێن ئەگەر عارەق نەخۆی پێی دەڵێن عەشایەرە ئەمە عارەق ناخواتەوە ئەگەر عەشایەریەوە بێ من قبوڵمە بەڵام ئەوە سەقافەتە نەک ئەوەی ئەو ئەڵێ کچێک لەگەڵ ئەو عایلەدا بوو کچە عازەبی ئەو ماڵە بوو ئەوەندەی عارەق خواردەوە بێهۆش کەوت کچە عازەبەکە بێهۆش کەوت ئەمجا باوکی ئاوێ کرد بە دەم و چاوێ بۆی کچەکەی هۆشی بێتەوە ئەیوت کچەکەم ڕۆڵە گیان پێم نەوتی ئەوە نەمەخۆرەوە ئەوە پەرۆدەکەیانە ئەوە سەقافەت نییە ئەوە مسەقەفی نییە ئەوە ڕۆشنبیری نییە ئەوە پێشکەوتن نییە ئەوە هیچ پێشکەوتنێکی تیانەی ئینسان عەقڵ لەدەست بدە بێعەقڵێتی من عەقڵی خۆم لەدەست بدەم ئەمە مسەقەف و سەقافەتە نەخێر ئەوە ئەو پەڕی نەفامیە جەهالەتە بۆیە ئێمە منداڵەکانمان فێری ڕەوژوانی ناکەین زۆر بەمان بەس تەنها خۆراک و خواردن و خواردنەوە و جلوبەرگیان بۆ دابین دەکەین پێداویستیان بۆ دابین دەکەین بەڵام بەهای ڕەوشتیان پێ نابەخشین ڕەوژوانی